گەنج گرنگترین چینی کۆمەلگایە. بەدیدی چالاکوانانی بواری گەنجان و لاوان لە ئێستادا گەنجان کاتەکانیان بە فیڕۆ دەدەن بە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان و یاری ئەلکترۆنیەکانەوە و گرنگی بە بواری دەرخستنی توانەکانیان نادەن. بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکە ژین ینی کەمترین گەنج پەرە بە بابەتی مەسایلە زانستیەکانە دەن و ئێستا بە تایبەتی لەم 10 ساڵەی دواییە وەک دەزانێت تەکنۆلۆژیایەکی زۆر هاتۆتان وڵاتە بە تایبەتی گەنجێکی زۆر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن بەڵام یعنی تەماشاکەی بۆ مسائلی کات بەسەربردن و ئەوانە زیاتر بەکاری دێنن وەک ئەو گەنجانە وەکوتم هێزی دایانوەی کۆمەلگان بتوانن کۆمەلگا بەرەو پێشەوە ببن نەوەک تەنیانی خۆ سەرقاڵکردن بەشتی لاوەکیەوە کاتوانم بڵێ ئێستا لە 170 زیاتری گەنجەکانمان بەشتی لاوەکیەوە سەرقاڵن و یعنی زیاتر وەک چۆن بڵێ بەرهەمخۆرن بەرهەمهێن نین. ئێمە لە وڵاتێکی بەو شێوەیە ژیانەکەین لە کاتێکا کۆمەلگاکەمان وەکوتم لەو زۆرینەی گەنج پێک دێ. مامۆستانی زانکۆ پێیان وایە دەبێت گەنجان داینەمۆی داهاتوو بن و پشت بە توانەکانیان ببەستن بۆ بنیانانی داهاتوویەکی گەش و سوود لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا وەربگرن. وەکو گەنجانیش ئێمە ئەبێ بەرنامەدانین پرۆگرام دانین ئەو بەرنامە پرۆگرامانە لە پەروەردەوە دەست پێ دەکات لە خۆمانەوە دەست پێ دەکات واتە ئێمە پرۆگرامەکانمان غەڵەتە ئێمە ئەبێ سوود لە کەسانی تر ببینین کەسێک هەیە گەنجێک لە کۆمەلگای خۆمانە پێگەیشتووە لە هەر ڕۆیەکەوە سیاسی بێ ئیداری بێ ئەبێ سوود و کەڵک لە ئەزموونی ئەو کەسە وەرگری واتە ئێمە خۆمان ئەبێ هەوڵدەین و ئەبێ حکوومەتیش هاوکارمان بێ ڕێکخراوەکانیش هاوکارمان بن لە دانانی پرۆگرامی ڕاست و دروست بۆ چۆن بڵێ بەهرە ینی بەهرەکان زیاتر بکەین و تا بتوانین ئەو بەهرەیە سوودی لێ بگین و کەڵکی لێ ببینین. لە زۆربەی وڵاتانی جیهان بە شێوەیەکی باش گرنگی بە منداڵ و گەنجان دەدرێت لە تەمەنێکدا کە پێی دەوترێت بەهرە و داهێنان ئەو تەمەنەش لە پاش تەمەنی 18 ساڵیەوە دەست پێ دەکات بۆ سەرەوە. ئەگەر لە عێراق و خورماتوو و پارێزگاکانی تر بەگشتی گرنگی بەم چینە بدەن زۆر سوودیان دەبێت بۆ وڵات. لێرەوە ڕوودەکەمە گەنجان نەڵێن دەست بەتاڵین بێکارین و بڕوانامەمان بەدەستهێناوە و سوودی نییە دەبێت خۆت هەوڵ بدەیت و بەهرەکانت دەرخیت. نمونەیەکت پێ بڵێم لە هەموو ئەوروپا حکومەت ناڵێ وەرە دەبێت تۆ ببیتە بەڕێوبەر بەڵکو گەنج دەڵێت من توانا و بەهرەم هەیە دەمەوێت خزمەت بکەم و داهێنان بکەم. ڕۆژ بەڕۆژ سەردام لە سەردەستی گەنجان لە پێشکەوتندایە و داهێنانی نوێ دروست دەکەن. بۆیە مامۆستانی زانکۆ و چالاکوانانی بواری لاوان و گەنجان هیواخوازن گەنجانی عێراق و کوردستان گرنگی بە توانەکانیان بدەن بۆ داهاتوویەکی گەش. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.